هاوبەش جیهان میوزیسیانێکی کوردە ساڵانێکە بە شێوازی تایبەتی خۆی و بە تەکنیکی تایبەتی خۆی کار لە سەرژەنینەوەی میلۆدی گۆرانیە کوردیەکانەکات و خاوەنی چەند بەرهەمێکە و لە ئێستادا چیرۆکی گیتارێک نوێترین میوزیک ڤیدیۆی ئەم میوزیسیانەیە قسە و باسی زیاتر دەرباری بەرهەمەکەکەین بەڕێزیان لە ستۆدیۆی کورسات مەگەزین میوانمانن کاک هاوبەش بەخێربێی خێربەی سەرچاومان یاخوا بەخێربێی ئەم بەرهەمەت ناوی چیرۆکی گیتارێکە قسە و باسی زیاتر دەرباری بەرهەمەکەکەین بەس بەشێکی بینین و ئەگەڕێینەوە. دەستەکانت خۆش بێ کاک هاوبەش چیرۆکی گیتار ژەنێکیان چیرۆکی ئەم گیتارە چییە؟ هەڵبەتە ئەم ناوە هەر ناوێکی سادە نییە کە بدرێت لە پاڵ بابای مۆسیقای یان بەرهەمێک من وەکو خۆم با بڵین ساڵانکی زۆرە چیرۆکی زۆر خۆش و ناخۆشم لەگەڵ ئەم ئامێرەما بەسەر بردەوە ینی چوومەتە شوێنی زۆر باش چوومەتە شوێنی خراپ ینی بۆ نمونە مەوەسم خراپ لە ڕووی ئەوەی کە ئامادەبوونتیایە وەکو ژەنیار یان لە ڕێگەی ئەم ئامێرەوە کە منی خسۆتە ناو دنیای مۆسیقاوە لە ڕێی ئەو مۆسیقاوە من بەشتی ترکەوت بەڵێ بەڵێ ئەیتر بۆیە ینی پێم باش بوو کە کۆی ئەم شتانە لە ینی لە ناوی لە بەرهەمێکا کۆکەمەوە ناوی بنم چیرۆکی گیتارێک یانی کە ئەم گیتارە بۆ خۆی چیرۆکیشی هەیە. ئەو چیرۆکە هەمان ئەو چیرۆکانەیە کە تۆی بردوۆتە ئەو شوێنانە یان ئەو یادەوەریانە یان ئەو سەرەتایی کە تۆ دەستت بە ژەنینی ئامێری گیتاریش کردووە. هەڵبەتە هەمووی تیا ینی تر بەگشتی من ینی حەزم کردووە کە حەقێ بودەم بەو ئامێرم کە ساڵانی زۆرە لەگەڵ یاژیاوم ڕاستی بەرهەمێکی پێشکەشکەم ینی ئەومە بەرهەمە پێشکەشە سەرەتا بەوە ڕاستی. ماوەی چەندێکە سەرقاڵی ئەم ئامێرەی و جگە لەوەش زیاتر ئەمەوێ قسە لەسەر ئەو بەرهەمانە بکەی کە تایبەت بە گیتار ژەنیوتە. من لە 2008ەوە باڵێن خەریکی مۆسیقام بەڕاستی و بە ئامێری گیتاریش دەستم پێ کردووە هەڵبەتە با بڵێن کلیپی تریشم هەبووە بەڵامی تر لە کاتی شوێنی خۆیان بڵاو بۆتەوە ئیتر خۆی با بڵێن ئەو ڕێچکەی میوزیسیانیان ڕێچکە و کەسی کە لە کاری هونەری ئایشەکە ڕۆژ بە ڕۆژ بەرەو باشترەوە لە ڕووی کوالێتی و لە ڕووی شێوازی بڵاوکردنەوە و ئەو جۆرەشتانە پێم وایە بەرهەمم لە هەموو بەرهەمەکانی تر زیاتر حەقم پێیاوە لە ڕووی هەموو شتێکەوە با بڵێن لە ڕووی میوزیکەوە لە ڕووی تەسویرەوە لە ڕووی بڵاوکردنەوە
زۆر باشە. بەرهەمەکەت لەکوێ تۆمار کرد و ڤیدیۆ کلیپەکە لەکوێ تۆمار کرا و کێ کاری دەرهێنانی بۆ کرد؟ بەڵێ ئەم میوزیکە با بڵێن خۆم دروستم کردەوە، هەر خۆم ستۆدیۆم هەیە، هۆم ستۆدیۆم هەیە، یعنی هەر لە ئەلفەوە تا با بڵێن کۆتایی بەڵێ هەمووی خۆم کردووە. هەندێک کەس هەیە لە پشتیان بەرهەمەوە کە هاوکاریم بوون، زۆر سوپاسیانەکەم بەڕاستی. لێرە حەزەکەم نایان بێنمە شەلەوانە با بڵێن دایرەکتەر و دایرەکتەری فۆتۆگرافی کاک بۆتان جەمال زۆر سوپاسیەکەم بەڕاستی، زۆر هاوکارم بوو. ئیدیت و کەڵەڕین زایدەن کامێرە کاک سەریاس سەلاح بۆی کردوم، زۆر سوپاسیەکەم بەڕاستی، زۆر ماندوو بووە بەڕێزش. با بڵین بەڕێوبەری هونەری کاک ستار ڕەوف سپاسیەکەم، زۆر سپاسی کەناڵی خاکەکەم کە هاوکارم بوون، کاک وەڵاوان کە ئەم بەرهەمەیان بۆ دروستکردن و پاڵپشتیان کردن. زۆر باشە. باست لەوە کرد کە بەرهەمەکە لە ئەلفەوە تایای لەبەرێکە خۆت ستۆدیۆت هەیە کەواتە ئەبێ چەند بەرهەمێکی هاوشێوەی وەک ئەمەت هەبێ؟ هەڵبەتە من هەر میوزیک با بڵێن وەکو هەر ئامێرێک ناژەنم، من بەرهەمی گۆرانی مەبێ ئینشەڵا بەرهەمی دوایمم گۆرانیە، بۆیە بەدڵناییەوە من کارم زۆر هەیە، بەڵامی تر ئەوەیە چاوەڕێ یەکەم بە شتێکی باش بیکەم بەڕاستی، چونکە هەموو پێم وایە ئەگەر تۆ کاتێکی زۆر لەگەڵ شتێکە سەرف کرد پێویستە بە هەموو جۆرە لە هەموو ڕوانگەکانی و حەقی بیتە، ینی بۆیە ینی ڕەنگە ئاوای تر جاری وایە لە ماوەیەکی درەنا من دەرفەتم هەبێ بتوانم شتێکی باش بڵاوکەمەوە بەڕاستی. چەند بەرهەمەت هەیە کە خۆت و گیتارەکەت ینی دەنگیشت ئامادەیی هەیە؟ مەبەسل من وەکو وتم بەرهەمی دوایمم گۆرانیە، حەزەکەم باسێکی بەسیتی ئەو گۆرانیشکم کاتی خۆی ئەو گۆرانیە با بڵێن بڵاوم کردوتەوە، بەڵام وەکو وتم لە کاتێکا بووە کە بە تەواوەتی حەقم نایەوەتێ، بۆیە دووبارە سەرلێنە بە مۆسیقایەکی تازە و ینی بە کەشێکی تازە دووبارەم کردوەتی، ئینشەڵا ئەوەش گوێبیستێ بن نەداتوە. زۆر باشە. لە سەرەتای ئاماژەم بۆ کرد کە تۆ تەکنیکی تایبەت بە خۆت هەیە لە ژەنینەوەی میلۆدیەکان، تەکنیکە چییە؟ ئەو تەکنیکە تەکنیکێکی تازەیە یان بۆ ئێمە ئەو تەکنیکە لە گیتار ژەنینا تازەیە؟ خۆی هەڵبەتە ئەم ستایلە با بڵێن تقریبەن بەرەو کەشێکی ئیسپانیە ڕاوەکو جەوێکی فلامینکۆ، بەڵام هەڵبەتە من لە میوزیکەکە گوێی خەڵکیشم بە دەر نەکردووە لەوەی کە میوزیکێکم داناوە کە بەڕاستی هەر کەسێک گوێی لێگرێ لە هەر شوێنێکا بێ دڵنشینانی بەردڵیەکەوانە بە دڵنیاییەوە ڕەنگە بۆ خەڵکی ئەمە تۆزێ ئەو بەتایبەت ئەم نەوع لە کلیپانە تۆزێ لەوان بێت تازە بێ، بەڵام ینی ئەوە هۆکاریش نییە کە ئەگەر کلیپێ مۆسیقابی تر تۆ نەتوانین گوێ لێگری، یان من بە جۆرە کردومەکەی تر یان کەسێکی ئاساییش ئەگەر شارەزای لە مۆسیقایە نەبێ هەر حەزی لێ بێکە گوێ لێگرێ و سێریەکە. بەڵێ ئەم ئامێرە زۆرتر لە چ شارێکی کوردستان زۆر پەرەیسەندووە و زۆر با بڵێن میوزیک ژەنەکان سەرقاڵی بەبەست لە ئامێریکی دارە؟ هەڵبەتە مەڵی بڵم چۆن ینی ئەسەر لە هەموو پارچەکانە با بڵێن ئاسفی باش هەیە و ئامێرەکە بەتایبەت لەم ساڵانی هەرچەندە پێشتریشە بە حەقیەوە ئاسفانیش لە شاری سلێمانی لە بەروی پێشتریش چەند هونەرمەندێکە بوون کە ڕاستەکەی وڵی زۆر ینی ئاگاداری مێژەکەی نیم بە دەقیقی، بەڵام تەسەوڕەکەم لە ڕۆژهەڵات و باکووری کوردستانوانیش دەمێکانی ئەو شتە هەبوو بێ، بەڵام بەتاچی سلێمانیشەکە لەو شارانی کە ینی زۆر دەمێکم ئامێریتیا بەربڵاوە بڵێ لە شتاکانەوە بڵێ. هیچ هونەرمەندێک هەیە یان چەند هونەرمەندێکی دیارمان هەیە کە پێشتر ئەم ئامێریان بەکارهێنابێ یان لە ناو موزیک و گۆرانی کوردیا جی کراوێتەوە؟ بەدڵناییەوە هەر بۆن سالا سەلمانمانە بووە کە ینی ئەو میلۆدیستێکی کۆنە و گۆرانی بێش لە شتاکانە ئیشی کردووە کار ئاسمانمانیانی زۆر بەڵێ زۆر کەسمانە بووە کە بەکاریەنەوە بڵێ ئامێریکا. چەندێک سوودی لە ئەزمموی ئەو هونەرمەندانەی پێش خۆت وەرگرتووە؟ بەتاکید هەمویان بە جۆرە لە جۆرەکان شتێک لە تۆیان دروست ئەەکەن، ینی ئێمە ئەوە منەمیشە لەگەڵ هاوڕێ میوزیسیانەکانمەوانی کە تازە پێ ئەگەن بەتوانان بۆ نمونە میشە ئەو قسەیەکەم کە
ئەبێ حەقی ئەوە نەخۆین کە ڕەنگە ڕۆژە لە ڕۆژان بۆ نمونە ئێمە متەئسیر بووبین بە تۆنی ئاسپێکی خۆمان لێرە و ئێستا کە بۆنە لە پلە و توانایشی تراین بۆ نمونە نابێ بە جۆرە تەعامل بکەین کە پیان ناخۆش بێ هەست بکەن کە سەر کاتی ئەوان نەماوە بە عەکسەوە بێتەوە کارێ بکەی کە بڵێ منی ژنەوەیکی تازم بە دنیایکی جوان هاتووم و ینی ڕێز و احترامیش بۆ ئێوە ئاگرم کە لە کۆنا ئەم ڕێچکەی من لەسەر و ڕێچکەی ئێوە بەردەوام بووم ینی بە زۆر لە زۆر باشە ئەمە لەناو ئەم ئامێرە بێگومان لەناو گۆرانی و فۆلکلۆر و ئەتوانێشان بەشانی ئامێرە فۆلکلۆرە کوردیەکان بژەنرێت خۆی ئەمریکا بە تەبیعەت ئەمریکا کە توزێک تایبەتمەندی جیاوازە بەڵام هیچ هۆکارێک نییە بۆی تۆ ینی هیچ شتێک نییە ڕێگری لێکە لەوەی کە تۆ لە گۆرانیی کللتوریا بەکاری بێنی یان من یاوە یان لە پلان تا هەیە باسیەوەکەم تەمان من گۆرانێکی ماملم لە ماوەیە کە ڤەر کردو ینی هەر باگراوندەکەی گیتاری ئیلکتریک کار نەکەم جیتارش کە من ناسکتر ئیلکتریک تۆزێ با بڵێن بۆ بابێکی خەربی ئۆمانە بەکارێنەڕ ینی نا ئەو شتە بەدەر نییە ئەوە سەلیقە و ینی خۆت دەورە بینێ کە تۆ چۆن ئیشتیاگەی لەگەڵ سازکردنی کۆنسێرت و ئەوانە بینە چۆنە لەگەڵ هیچ گروپێکی مۆزیکیا ئەندامیت کە پلانی ئەوتان هەبێ کارکەنیان کۆنسێرتان دروست کرد بێ ئێستا من لە گروپی میوزیکی خاک ئەندامی شەڵ ئەوانیش لە دااتویشی نزیکە بەرهەمێکمان ئەبێ کە پێکەوە وەکو گروپی ڕیسی ئێستا لەو گروپەیە بەڵام ئیتر بەدەرلۆ لە دەرە ئەوەش ئەمە گروپان هەیە کە کۆنسێرت بۆ گۆرانی بێژەکان ئەکەین بەڕاستی زۆرێک لە گۆرانی بێژەکانی خۆمان با بڵێن داوات لێکن کە بە ئامێریکی تار بەشدار بیت لە دڵنەکانیان چونکە هەر سەرەتاش ئاماژت بۆ کرد کە بەشێکی لەدایکبوونی ئەم بەرهەمە تازێت پەیوەندی بەو شوێن و بەو کەسانەوە هەیە کە تۆ بینیوتنیان ئامێریکی تار تۆی بردووە بۆ ئەوێ لەگەڵ سوشال میدیا و ئەوانە بینە چۆنە کاک هاوبەش ئەمە یەکێک لە باڵین بەرهەمەکانی تۆیە بەڵام ئەو پارچانەی کە با بڵین ڕۆژانە ڕیکۆردیانەکەی یان تۆماریانەکەی چۆن بڵاویانەکەی تۆ سوشال میدیا خۆی لە ڕاستی ئەگەر تۆ بتێ شتێکی پرۆفشناڵکەی لە مەسەلی سوشال میدیا بێ ستافێکت لەگەڵا بێ بڕاستی یعنی چکە بێسا من ئەم بەرهەمە زۆر سپاسی و کەسانەکەم کە لە تەسویرەکەی هاوکاریان کردم ئەمان لەسەر من نەبوو بەڵام لە ئەوڵەوە تا ینی زۆر بەشی تر و بڵاوکردنەوە و ینی هەرچیکی بێ هەموو هەر لەسەر شانی خۆم بۆ بەڕاستی هەرچەند ماندوو نابم لەو شتە بەڵام خۆی لە ڕاستیە ئەگە بتوێ شتێکی باشکەی پێویستە بەستافی گەورەتر ئەبێ بۆی کە بتوانێت بۆستی ئەو بەرهەمەت کاکە بڵاوەکەیتەوە بەڵێ زۆر باشە بۆچی ئەتەوێ بەرهەمی داهاتوت دەنگی لەگەڵا بێ بە دەنگەوە بێ لە ڕاستیە من حەزم ینی لە دنیای گۆرانیوتن هەیە بەڵام هەمیشە چاوەڕێم کردووە کە بتوانم دەرفەتێک بگونجێ کە بتوانم شتێ بکەم کە بۆ نمونە لەخوا بەزایان گۆرانی بێژ و کەسی زۆ باشمانەیە هەمووشی لە ستایلی شتی جیاوازایکەم بەڵامی تر خۆ دۆزینەوە لەوەی کە تۆ چی بکەی بۆی ینی لەینی ئەوان نەچێت لە ڕەنی ئەوان نەچێت ئەمەش کاتی بژمێنێتەوە ئەمانە شتانە کاتیەوە بەڕاستی دەستەکانت خۆش بێ زۆر زیاتر سپاسکەم ئێوارەی لەگەڵ ئێمە.